گێچەڵ و هەڕەشە و تەنگ پێ هەڵچنین لە ڕێی سۆشیال میدیا و ئامێرەکانی پەیوەندی کە بە گێچەڵی ئەلکترۆنی دەناسرێت خەریکە لە چەندی ناوچە لە حاڵەتەوە دەبێتە دیاردە و مەترسیەکانیشی ڕوو لە زیاد بوونن. لە کەرکووک لە کۆنفرانسێکدا دەربارەی گێچەڵی ئەلکترۆنی مەترسیەکان خرانە ڕوو بە پێویستیش زانرا بە وریاییەوە مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بکرێت. هۆشداریش دەدرێت لە گێچەڵی ئەو کەسانەی بە شێوازی جۆراوجۆر داوای پەیوەندییان هاوڕێیەتی دەکەن و دواتر لە ڕێگەی دەستخستنی وێنە یان ڤیدۆ تووشی گرفتیان دەکەن. بەڵێ ئەبێ پێش هەموو شتێ وەعیەکی کاملی هەبێ لەلایەنی ئەلکترۆنیە کە چۆن بەکاریهێنێ، بۆچی بەکاریهێنێ، بۆ بەکاریهێنێ، لە کاتی پێویستدا بەکار بێ. پێویست ناکات تۆ کەسێک نەناسی مەسەلەن فۆڵۆی بۆ ناردی یان ئادی بۆ ناردی یان شتێکی بۆ کردی تۆ وەریگری قسەی لەگەڵکەی. واتە ئەم حاڵەتەش لەوانەیە ئەبێتە هۆکار کە قسەی بکەین لەگەڵیا تا ماوەیەک ئەبێتە نەوع احتیکاکێک لە بینیان لەوانەیە داوای شتێکی لێ بکە دوای اینجا ئیبتیزازی پێ بکە. ئەو کەسەی کەوا ئەزانێ ئەم نظم معلوماتیە کەوا ئەمنیەتی کەمە بۆچی بەکاریێنم باشە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە کەسێک پێتی وت ڕسمێکم بۆ بنێرە یاخود وەرە معلوماتم بۆ داخلکە یاخود وەرە هەرچی بێ ئەگەر تۆ ئەو جیهەتە نەناسی نەزانی بۆچی داخلی یەکەم. وەزارەتی ناوخۆی عێراق بە مادە جیاوازەکانی یاسای سزادانی عێراقی مامەڵە لەگەڵ گێچەڵی ئەلکترۆنی دەکات بە پێی سەرچاوەکانی پۆلیس نەبوونی هوشیاری لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە هۆکاری سەرەکی بۆ توشبوون بە گێچەڵی ئەلکترۆنی بە تایبەت لای ڕەگەزی مێ دادەنرێت. بەتی تومەتی گێچەڵی ئەلکترۆنی لە قانونی عێراقی ئاماژەی پێ نەکردووە بە وەکو پۆلیسی کەرکووک ئێمە مامەڵەی لەگەڵ دەکەین وەکو مادەی 452 ئەبێت گێچەڵی بڵێن مادی ئەو ظەرفێکی مشەددەدە لەگەڵ هەرچی تاوانێکە ڕەبط بێ. مەثەن کێکێک دێ پێویست لە فەیسبوک یا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە شەخسێکی نەناسراو لە ڕێی مۆبایلەوە تەهدیدمی کردووە ئەگەر بچێتە مادەی کوشتن بێ ئەبێتە 406 ئەگەر بچێتە مادەیەکی دیکەوە مەثەن 456 بێ مەثەن یاخود نەسب و احتیال بێ ئەچێتە سەر ئەو بابەوە یان ئەگەر مادەکە تەشهیر بێ تەشهیرکردنە بەو شەخسە یاخود لە تۆڕی کۆمەڵایەتیەکان بێ لە بابەتەکانی دیکە بێ هەمان مادەی قانونی لەگەڵ یا بێ ئەبێتە ظەرفێکی مشەددەد لەگەڵیا. خۆتەزانی ئەم میلەتە وایە لەبەرەوەی دوورە لە دین و لە مەسائلی بە عەرەبی پێڵێن ئەلقدوە الحەسەنە هەر شتێکەیە بەکاری دێنن بۆ شتی باش بەکاردێ بۆ شتی خراپ بەکاردێ. ئەم میلەتە زیاتر لە 180 بەرەو خراپەکە بەکاری دێنێ و باشەکە بەجێ دێڵێ. فێستا ئەم مۆبایل و ئەنتەرنێت و ئەمانە بۆتە کێشەیەکی گەورە بۆ خانەوادەکان سیرەکەی مەسەلەن کابرایەک ئەتوانێ لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی مۆبایلەوە لە ڕێی فەیسبوکەوە لە ڕێی ئەو نازانم تیکتۆک و ئەم مەسایلانەوە کێشە دروستکە بۆ ئەو خێزانانە ئەگەر پیاو بێ ئەگەر ژم بێ. وەزارەتی ناوخۆی عێراق هۆشداری لە زیادبوونی تاوانەکانی پەیوەست بە ئامێرە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەدات. داواش لە هاوڵاتیان دەکات لە کاتی هەر گێچەڵ و گرفتیەک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە بەریەوەی خۆیان هەوڵی چارەسەری کێشەکە بدەن پەنا بۆ نزیکترین بنکەی پۆلیس بەرن و سکاڵای یاسایی تۆمار بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.